من ناوم باڵاسە تەمەنم 35 ساڵە لە شاری هەولێر لەدایک بووم بەڵام لە سلێمانی گەورە بووم ئەو دواتر لە تەمەنی 9 ساڵیەوە هاتوومەتە وڵاتی هۆڵندا تا تەمەنی 18 ساڵیم لە تەمەنی 18 ساڵیەوە گەڕامەوە بۆ کوردستان هەتاکو زیاتر لە خۆم و لە وڵاتەکەم تێبگەم بەڵام بۆ ماوەی 3 ساڵە دیسانە گەڕاومەتەوە هۆڵندا لێرە نیشتەجێم هاتووم دەستم کردووە بەم ئیشە بچووکە. ئەجا چۆن دەستم پێ کرد سەرەتا بەڕاستی کە من هاتمە هۆڵندا بەس جانتای جلی کوردیم پێبوو لێرەوە بەرەبەرە شتەکەم فراوان کرد و خۆشبەختانە لە مانگی دووەوە یەکەم جار بوو کە هاتمە سەر بڵین شانۆی بازار ئەگەر بتوانم وا ناوی لێ بنێم و زۆر زۆر خەڵک پێی خۆشە هەم خەڵکی بیانی هەیە کە پرسیار ئەکات بە تایبەت لەبەرەوەی من زۆر حەزم کردووە گرنگی بەم بەلایەنە کولتوریەکەی یعنی ئەو ڕەسەنایەتی خۆی بێڵمەوە ئەگەر هەندێک وردەکاری بچووک بکەین لەگەڵ مۆدە بڕۆین وەک بۆ نمونە ئێستا باوی پەڕە بتوانم ئەوەشی لەگەڵاتێکەڵکەم لام جوانە هەر لەبەرەوەی من زۆر حەزم لەو سادەی و سروشتی خۆی بێڵمەوە. ئەجا بۆچی ناوم ناپەپولە بەڕاستی بینیم زۆر ناو هەبوو زۆر ناوی تایبەت زۆر ناوی جوان من لە مناڵی و زۆر حەزم لە پەپولە بوو لەبەر دوو هۆکار لەبەرەوەی خۆمم تیا ئەبینیەوە پێشنیارەکەش بەڕاستی لە مێردەکەمەوە هاو هەندێک جار ئەوەنە مێشکمان ئاڵۆزە ئەوەی لە بەردەممانایە خۆمان نایبینین یەکێکی نزیکمان بیرمان ئەخاتەوە بۆچی ناوم ناپەپولە یەکەم هۆکاری سەرەکی بەڕاستی پەپولە یەکێکە لەو ئەگەر بڵێم ئاژەڵ تۆزێ بە گەورەی ئەیڵێم جوانانەی کە خۆی بە قۆناغ ئەگاتە ئەو مەرحەلەی کە ببێتە شتێکی ئەوەنە جوان هیچ کەس لە بیری ناکا کە ئەیبینێت ئەما من ژنی تیا ئەبینمەوە بە تایبەتی ژنی کورد بۆچی ئەڵێم ژنی کورد لەبەرەوەی زۆر بربەسیەتە بەردەممان زۆر شتی ناخۆش و زۆر ڕێگری بەڵام لەگەڵ ئەوەشا زۆربەی کات ئەبینم ژنەکانمان لەسەر پێی خۆیان ئەوەستن هەنگاو بە هەنگاو خۆیان دروست ئەکەن و من لە کۆتاییە بە پەپولەیەک ئەیان بینم و هۆکاری دووەمیشیان پەیوەستە بە خۆمەوە من لە تەمەنێکی زۆر مناڵیە دایکم لە دەستا و بەڵام هەموو کات وەکو ساڕێژێکی برینەکەم بۆ نەنکم ئەیوت دایکت وەکو پەپولەیەک ڕۆژت ئەلێرا من ئەو بەشە زۆر ڕۆحانیە و پەیوەستە بە خۆمەوە بەڵام هەموو کات کە پەپولەیەک ببینم بەشێک لە دایکمی تیا ئەبینمەوە و بەشێک لەو ژنانانەی کە توانیان خۆیان بنیات بنێنەوە سەر لە نوێ. ئەجا من زۆر بەشێک نەک زۆرێک بەشێک لە پۆشاکەکانیشمان هەیە بۆ کرێ بۆچی لەبەر هەم کولفەکەی تۆ هەندێک خانم هەیە بەڕاستی جارێک ڕسمی بە وجلەوە گرت حەز ناکا بیکاتە دوو یعنی لە ڕووی ئابوووریەوە بیرم لێ کردەوە جگە لەوەش لە ڕووی ژینگەوە چکە ئەوەنەی پۆشاک و جلدورین و جلکردن ژینگە پیس ئەکاتەوە یەکێکە لەو سەرچاوانەی کە بەڕاستی لە تۆپتێنەکانایە یعنی بە دوولایەن بیرم لەو ناحیەیە کردوتەوە. بیرۆکەیە لەوە بۆم هاو کە بەڕاستی من لە مناڵیەوە حەزم زۆر لە پارچە قوماش بوو لە قوماشی جلی کوردی و ڕەنەکان کە تێکەڵی کەم بەیەکەوە بەڵام بە حکمەوەی کە من ماوەیەکی زۆر لە کوردستان ژیان پێویستم بەوە نەبوو من دەستکەم بەکار و
پیشەیەکی خۆم لەم بوارە لە بەروی خۆشبەختانە ئەبینم زۆر ژنی بەتوانە ئەم کارە ئەکەن و لێرەوە بەڕاستی دەستخۆشیان لێ ئەەکەم چونکە من خۆم کەلەوەتی دەستم کردو بەم کارە لەگەڵ زۆر لەو ژنانانە تەعامل ئەەکەم و زۆر شتیان لێەوە فێر بووم. بیرۆکە کە من لە هاتمە وڵاتی هۆڵندا خۆم زۆر گەڕام بە دوای خوماشە چونکە بەڕاستی ئەوەنە هەستم بە غەریبی ئەکرد بە دوای پارچەیەک لە کوردستانە ئەگەڕام. بیرم کردەوە من ئەو پارچەیە ناتوانم بدۆزمەوە بەڵام ڕەنگە بتوام خۆم ئەو پارچەیە بێنم بۆ هۆڵندا لەگەڵ خۆم و من پەیامەکەشم بەڕاستی بۆ ئەم کارە زیاتر خزمەتێکە بە کڵتوری کوردی چونکە جلی خۆمان زۆر جوانە ئەوەنەی بەڕاستی خەڵکیش ئەبینێت ئەوەنە گوێ ناگرێ کە تۆ بە پۆشتەیەکی جلی کوردیەوە ئەبینێت پرسیار ئەکات ئەمە لەکوێ ئەمە چییە لێرەوە تۆ ئەتوانی زۆرێک لە مێژوود و لە ئازارەکانی خۆت بە میلەتانی تر بگەێنیت. کەراسکۆ داریا و ڕێشە بەخوا سەخی بوو هەڵی کێشە کێچێ بەخواستم دێتەدا ساتێ بەڵاوە دانیشە وەرە لە بەرانبەرم ساتێ دانیشە ڕوژێ دوو جار بوو چەتوری کردۆتە بە پیشە ڕوژێ دوو جار بوو چەتوری کردۆتە بە پیشە. ئەنجا بەڕاستی جگە لەلایەنە کۆلتوریەکەی کە پێشتر باسمان کرد وەک هەموو ئەزانین ئێمەی خانمان دایمە حەزەکەین جوان بین هەستێکی مرتاحی و خۆشیمان پێ ئەبەخشێ چونکە کاتێک کە یەکێک هەستی بەو هەستە خۆشە کرد ئەبێتە ڕووناکیەک لەو ماڵە. من جگە لەو لایەنە هاتووم کار ئاسانیکی زۆر بکەم بۆ خانمانی ئەوروپا چونکە هەم پێداویستیەکان لێرە کەم بەردەستە وەکو قماشێکی جوان و هەم بەهۆی کەمی کاتەوە کە بەڕاستی کات زۆر بە قیمەتە لێرە من هاتووم هەمویانم بۆ ڕێخستووە بەڵام جگە لەوەش زۆربەی کات گوێ لە خواستی کڕیارەکان ئەگرم. هەندێک جار هەیە کەسێک زۆر حەزی لە شتێکی شازە تەنها پێویستی بە تەنسیق نییە من لێرە لەگەڵ ئەو کڕیارە خۆیە دائەنیشم بزانم ئەو پێویستی بەچیە و چۆن بتوانم هاوکاری بکەم بۆی لە بۆنەکانە بەو شێوازە دەرکەوێت کە خۆی بیەوێت.